ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە فود ئەمڕۆژ هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ دوایەم کە تەندروستی باش و کاتێکی باشتان هەبێت تەواوی ڕۆژەکە بە باشی بەڕێ بکەن. ئەمڕۆ وەک وەزانین کە ڕۆژی جیهانی نەخۆشی ئایدزە. بۆیە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بەو ڕۆژە جیهانیە بزانین ئایا لە کوردستان ئەو نەخۆشیە لە چه ئاستێکدایە و بێگومان گفتوگوی زیاتر لەسەر دەکەین و وەزانیاری زیاترشتان لەو بارەوە دێنێ. جگەلەوە ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرمی کوردستان کۆ بێتەوە کە سەبارەت بە کردنەوەی دەوامی خوێندنگە و زانکۆکان و پەیمانگاکان تابزانن ئایا ئەتوانرێ بکرێتەوە و بە چ شێوازێکی خوێندکاران دەست بکەنەوە بە خوێندن و پرۆسەی خوێندن بەردەوامی هەبێت. بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەن. ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ بە سەرپەرشتی وەزیری ناوخۆ و پارێزگاکان و بەرپرسانی تەندروستی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە هەڵسەنگاندن بۆ دۆخی کۆرۆنا دەکات. هەروەها لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بڕیار لەبارەی پرۆسەی خوێندن و دەوامی زانکۆ و پەیمانگاکان دەدات. ئەمڕۆ دوو وەزیری بەریتانیا سەردانی هەرێمی کوردستان دەکەن. بڕیارە ئەمڕۆ هەریەک لە جێمس کلیفرلی وەزیری دەوڵەتی بەریتانیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جێمس هیپی وەزیری هێزە چەکدارەکانی ئەو وڵاتە سەردانی هەرێمی کوردستان بکەن. لە سەردانەکەیاندا وەزیرانی بەریتانیا لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبنەوە و پەیوەندیەکانی نێوان هەولێر و لەندەن تاوتوێ دەکەن. پێشتر ئەو دوو وەزیرەی بەریتانیا لەگەڵ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق کۆبوونەتەوە. ڕێبەری ڕەوتی سەدر خۆپشاندان بە نایاسایی دەزانێت. مختەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر وەک ئاماژەیەک بەرامبەر خۆپشاندەران ڕای دەگەێنێت ئەوەی ئێوە ئەنجامی دەدەن پێچەوانەی یاسا و ڕێساکانە و دەژڵێت چەند لایەن و کەسێک بۆ پیادەکردنی خۆپشاندانێکی ئاشتیانە هاتنە سەر شقامەکان. بەڵام ڕێگەی تونند و تیژی دوور لە هەموو نەریتێکیان گرتووەتە بەر. جەختیش دەکاتەوە ڕێگە بە چاکسازیەک نادەن کە گەندەڵی ئایدۆلۆژی یان ئاینی بێت. سوپای ئازەربایجان بەپێی ڕێککەوتنی لەگەڵ ئەرمینیا چووە ناوچەی لاچین لە هەرێمی کارەباخ. وەزارەتی بەرگری ئازەربایجان بڵاوی کردەوە بە گوێرەی ڕێککەوتنی نێوان ئازەربایجان و ئەرمینیا و رووسیا. سوپای وڵاتەکەیان چووەتە ناوچەی لاچین لە هەرێمی کارەباخ. بەپێی ڕێککەوتنی نێوان ئەو دوو وڵاتە ئەرمینیا ناوچەکانی ئەخدام لاچین و کالباژار ڕادەستی ئازەربایجان دەکات. لە ماوەی ڕابردوو ئەرمینیا و ئازەربایجان زیاتر لە جارێک ئاگربەستیان لە نێوانیاندا ڕاگەیاندووە. بەڵام بەردەوام یەکتریان بە پێشێلکردنی ئاگربەست تۆمەتبار کردووە. ئەمڕۆ وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە ناتۆ کۆ دەبنەوە. بڕیارە ئەمڕۆ سبەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە ناتۆ کۆ ببنەوە استراتیژێتی ئۆپراسیۆنەکانی ناتۆ لە عێراق و ئەفغانستان تاوتوێ بکەن. هەروەها پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان یەکێک دەبێت لە تەوەرەکانی کۆبوونەوەکە و هاوکات یەنس ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆش ڕای دەگەێنێت مەشق و ڕاهێنانەکانیان بە هێزەکانی عێراق فراوانتر دەکەن. کۆمپانیای مۆدێرنا داوای مۆڵەت بۆ بەردەستبوونی ڤاکسینی کۆرۆنا دەکات. کۆمپانیای مۆدێرنا لە ڕاگەیاندراوێکدا ڕای دەگەێنێت کاریگەری ڤاکسینەکەی لەسەر توشبوانی کۆرۆنا لە 100% و ڕێگری لە حاڵەتی توشبوون بە کۆرۆنا دەکات. کۆمپانیاکە بە فەرمی داوای دامەزراوەی خواردن و دەرمانی ئەمریکای کرد مۆڵەتی دابەشکردنی ڤاکسینەکەی پێبدات و جەختیش دەکاتەوە ڤاکسینەکە بۆ هەموو تەمەن و ڕەگەزێک گونجاوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستاش ناوەڕۆکی پڕکە. وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئایدزە بۆیە بەڕێوەبەرەتی پاراستنی تەندروستی ئاماری توشبوانی ئایدز لە هەولێر دەخاتە ڕوو
و ئەوان ئاماژەیان بەوە کردووە کە جۆری ئەم نەخۆشیە لە ماوەی 10 ساڵ نیشانەکانی دەرەکەوێت و ئەم ساڵیش 21 حاڵەتی توشبوون بە ئایدز لە هەرێمی کوردستان تۆمار کراون و بەراورد بە ساڵی ڕابردووش ڕێژەکە کەمی کردووە. روها ئاماژە بە نیشانەکانی توشبوون دەکەن و هۆشداریش لەبارەی ئەم نەخۆشیە بە هاوڵاتیان دەدەن. زانیاری زیاتر لەم پاکێجەی هاوکارمان دەبێت. لە ساڵی 2004 بە شێوەیەکی فەرمی و لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان پشکنینی تایبەت بە نەخۆشی ئایدز بۆ هاوڵاتیان کراوە. ئامارەکانی ئەو ساڵانە نیشانی دەدا لە سەرەتاوە هیچ توشبێکی نەبووە، بەڵام لە ساڵانی دوایی ڕێژەی توشبووان هەبووە کە زۆر بەشیان بیانەی بوون و گەڕێنراونەتەوە بۆ وڵاتەکانیان. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی هەولێر ئاماژە بە هەوڵەکانی وەزارەت و بەڕێوەبەراتی تەندروستی دەکات بە تایبەتی بۆ ئەو پیشانەی کە گومانی گواستنەوەی نەخۆشی ئایدزی لێ دەکرێت و دەڵێ ئاماری ئەم ساڵیش کەمتر بووە. لەو 165,000 کەسە فەحسکرایە تەنها 15 کەس هەڵگری ڤایرۆسی ئێدز بووینە. لەو 15ەی دەیان بیانی بوون، ئیجراتیان لەگەرکرا گەڕانەوە وڵاتی خۆیان. دویان خەڵکی هەولێر بوون، سێشیان ئاوارەی شارەکانی تری عێراق بوون، لێرە بوون کە ئەمە دۆزیمانەوە کە ئێزیان هەیە خەبەری محافزەی خۆمان دایتەوە. یعنی تەنها ئەو ساڵە تەنها 2 کەسمان هەبوو کەەوە هەڵگری ڤایرۆسی ئێدز بوون. بەراورد بە ساڵی پارەکە 4مان هەبوو، پێرارەکە 4مان هەبوو، یعنی ئەو ساڵە کەمتر بوویتەوە لە چاو ساڵەکانی پار. حتا بیانیەکانیش یعنی کۆی گشتی ساڵی پار 38 کەسمان دەستنیشان کرد بوو کە نەخۆشیان هەیە، لەوانەیە 4یان ئی هەولێر بوو. بەس ئەو ساڵە 15مان دەستنیشان کردێ بەو دەمانگەی 2یانی هەولێر بووینە. هۆشیاری هاوڵاتیان و پشکنین و شوێنی تایبەت با پشکنین ئەم نەخۆشیە لە هەولێر و کوردستان لە گرنگترین بابەت و پرسەکانی تەندروستیە بە تایبەتی لە کاتی هاتنی کەسانی بیانی بۆ کوردستان. پسپۆرێکی تەندروستی کۆمەڵیش ئاماژە بە هۆشیاری و ڕێنمایی هەروەها نیشانەکانی ئەم نەخۆشیە دەکات لە توشبواندا. ماوەکەی نزیکەی هەفتەی لە 2 هەفتە دەخایانێ بریتە لە تایەک دەگری ئازاری جونگەکانی لەشی دەبێتن، هەندێک برێنیشانەی پەسیوی لێ بەدیار دەکەوێتن، لەوانەشە کۆخەچی وشک دەگری، هەندێک زوکسوش دەگری، هەموو کەسێک نا. پاشان ئەو نیشانە لە ماوەی هەفتێک 2 هەفتە دەمێنەوە، نیشانەکان بزر دەبن، پاشان ڤایرۆسەکە لەشی ئەو کەسە دەمێنێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ. لەوێ پێدە لە نەخۆشیێکی درێژخایەنە تقریبا نزیکەی 3 ساڵ لە بۆ 5 ساڵ زۆر جاهێ لە بۆ 10 ساڵ دەڕوە ئەگەر شخصەکە بەرگری لەشی بە قۆت بیتن یان ئەگە بێت و دەرمانی وەربگری. بەڵام ئەگە دەرمانی وەرنەگری عیلازی چارەسە وەرنەگری لەوانەیە 3 ساڵ لە 5 ساڵ دەژی یان ناژی بەجێری ئەو وڵاتەی کەواتەیەدا دەژی بەجێری مەناعەکەی خۆی. یەکی دەسەمبەری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی توشبوون بە نەخۆشی ئایدز دانراوە. مەبەست لەی هۆشیارکردنەوەی دانیشتوانی سەرزەویە لەسەر ئەم نەخۆشیە بۆ ئەوی زیاتر خۆیان بپارێزن و ئاگادار بن. جگەلەوەش ئەو کەسانی تووشی ئەو نەخۆشی بوون ڕێزیان لێ بگیرێت و بژین مافی خۆشیان وەربگرن. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. لەو پاکێجەی هاوکارمان هێرۆ بینیمان کە باس لەوە دەکرا لە هەرمی کوردستان ئایدز چۆنەوە نیشانەکانیشی بۆیە مامانوێ زیاتر زانیاری وەربگرین لەسەر ئەو نەخۆشیە لەسەر ئەم ڕۆژە جیهانیە چونکە زانین کە ئایدز یەکێکە لە نەخۆشیە گواستراوەکان و تا ئێستا زیاتر لە 40 ملیۆن کەسیش لە سەرتاسەری جیهان بەدەست ئازارەکانی ئەم ڤایرۆسەوە ناڵێنێت. وجگەلەوە 25 ملیۆن کەس بەهۆی ئایدزەوە گیانە لە دەستداوە. ئایدز بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لە ئەمریکا دۆزرایەوە بە گوێرەی راپۆرتی کۆمەڵەی پزیشکان بۆ ڕووبوونەوەی ئایدز لە ئەمریکا. دەرکەوتنی نیشانەکانی توشبوون بە ئایدز لە کەسێکە بۆ کەسێکی دیکە جیاوازە بێت بە شێوەیە کە هەندێک کەس دوای 2 هەفتە دەرەکەوێت لە چەند حاڵەتێکیشدا دوای 10 ساڵ نیشانەکانی دەردەکەوێت بەبێ کەستە هەستی پێکات. هاوکات ڕێگەکانی توشبوون بە ئایدز زۆرن. زیاترینیان ئەنجامدانی پرۆسی سێکسیە و بەکارهێنانی مادەی هۆشبەرەکانە لە ڕێگەی دەرزیەوە ئەمەواکات توشبوونی ئەو ڤایرۆسە زیاتر بێت و بڵاو بێتەوە. بۆیە ئێمە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەو ڕۆژە جیهانی و ئەم ڤایرۆسەش میوانداری بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهیر کە پسپۆڕی نەخۆشیەکانی بە کۆمەڵمان کردووە لێرە لەگەڵمان دەبێت بەخێر هاتی دکتۆر بەیانیت باش. دکتۆر لە پاکێجەکەدا بینیمان هەر خۆشت قسەت لەسەر کرد کە ئەم نەخۆشی نیشانەکانی چۆنە، بەڵام ئەمانەوەی ورتر بزانین نەخۆشیەکە چۆنەوە چییە؟ نەخۆشی ئایدز نەخۆشیی ڤایرۆسی درێژخایەنە. ئەو ڤایرۆسە پاشەوەی کە دەستە ناولەشی مرۆڤ ماوەیەک دەمێنتەوە، ماوەکەش تەبعاً دوور و درێژە دەکەوێتە سەر بەرگری ئەو شەخصەیەکەوە ئەو ڤایرۆسی تە ناولەشی
وەک باسمان کرد بە سێ قۆناغدا تێدەپەڕی قۆناغی یەکەم ئەو ڤایرۆسەکە کاتێکە دەستێتە ناو لەشی ئینسان هەندێک نیشانەی سوچی لێ بەدیار دەکەوی تای دێتێ و هەندێک لەشی ئازاری دەبی زۆر زاغودە لیمفاویەکانی داوسێتن و هەندێک زاریشەیە نیشانەکانی وەکی پەسیوی لێ بەدیار دەکەوی جومگەکانی دێشیتن پاشان کۆخەکی وشک دەگری بۆ ماوەی 2 هەفتە یان 3 هەفتە یان هەفتەك دەمێنێتەوە نیشانەنە پاشان ڤایرۆسەکە خۆی مەڵاز دەدا ناو لەشی ئەو ئینسانە خۆرەکەسپیەکان تێک دەشتێنی بە تایبەتی خۆرەکەسپیانێکەوە زۆر بەهێز و بە قووەتن شەڕکەرن لەگە بەکتریا و ڤایرۆسات ئەو خۆرەکەسپیانە تێک دەشێن لە ماوەی 3 ساڵ لە بۆ 5 ساڵ ئەو شخصە دوایە دەستە قۆناغی دووەم و دەستە قۆناغی سێم قۆناغی سێمیش نیشانەی زۆر لێ بەدیار دەکەوی ئەو شخص ئەگەر بێت و چارەسەر وەرنەگریتن لەوانەیە ژیانی کورد دەبیتن چکە نیشانەکانی زۆرە زۆر بێتاقەت دەبی ئارەزوو خواردنی نامێنێتن زۆر بێهێز دەبیتن وی لێ دەبێت ئێسقان و پیستەی دەمێنێتەوە تووشی کۆخەکی بەقوە دەبی لەوانەیە تووشی سیل دەبیتن تووش سەرەتانی پێستە دەبیتن تووش سەرەتانی غودە لیمفاویەکان دەبیتن و هەروە ئەگەر تەماشای بکەی ینی دەبتە شخصێکی هەتا شکلیشی دەگۆڕی و ڕەنجی دەگۆڕێتن ئەگەر بێت و چارەسەری وەرنەگری دکتۆر کەواتە ئەم نیشانانە بە پێی کاتەکان بە پێی قۆناغەکانی زۆر قوڵترە بێتەوە لە کەسەکە وای لێت کە ئەگەر نەخۆشێکیشی توش بێت هیچ چارەسەرێک و چاکبوونەوەی نابێت زۆر زەحمەتە هەر ئیلتیابێک دەگری مەتەنە خەڵک کۆخەی دەگری بە 2 ڕۆژ 3 ڕۆژ دەبێتەوە ئەو احتمالە کۆخەی درێژ خایان دەبیتن بەردەوام دەبی خینی بدەیە لەبەرەوەی زۆر بێتاقەت و بێهێز دەبیتن واگەر بێت و نەخۆشیی مەتەن کە ڕووی بگریتن لە ڕیخەڵۆ ئەوانە زۆر بە ئاسانی چاک نابتەوە زۆر نەزیفی مەعدە و نەزیفی ڕیخەڵۆک دەگریتن بێزگە لەوەش تووشی نەخۆشی سیل دەبیتن یان سیەکانی دەڕزێتەوە لەگەڵ میکرۆبی سیل دکتۆر نیشانە سەرەتایی یاخود قۆناغی یەکەمی نیشانەکانی زیاتر لە نیشانەیەکی پەتا یاخود پەتای وەرزی و ئەنفلۆنزاچێ ئەم کەسە چۆن بزانێت یاخود چۆن بتوانێت زووتر بە فریای خۆی بکەوێت و فەحس بکە ئایا خۆی هەستەکا کە پێشتر هێشتێک یاخود هۆکارێک هەبووە کە تووشیە و نەخۆشیە ببێت ئەمە دایمەن خەڵکان دەکەنە دوو کۆمەڵێکیان پێدرن کۆمەڵی مەترسیدار کۆمەڵی مەترسیدار ئەو کەسانەیەکەوە شک لە خۆیان دەکەنکەوە مەثەلەن کردداری سێکسی لە دەرەوەی هاوسەرگیری کردووە ئەوانە پێویستە بین نابین خۆیان فحسکەن و پشکنی بخۆیان بکەن ئەوانەیە کە لە هەندەران ژیاون پێویستە و فحسانە بۆ خۆیان بکەن ئەو کەسانەی کەەوە زیاتر معاملە لەگەڵ شتی خوێن دەکەن بەشی مەتەن حلاقەکانە مەساجەکانە تاتۆیەکانە ئەوانە پێویستە یان کەسانێکەوە مادەی مخدرات وەردەگریتن پێویستە بین نابین خۆی فحسکات احتمال ئەو دەرزی کە مخدراتی پێوەگرتیە ئەو دەرزی پیس بووە ئەوە زۆر مهمە ئەو ئافرەتانەیەکەوە HIV هەیە ئەمە دایمەن متابعیان دەکەن نۆ کۆرپەڵەکەی توش بیتن ئەوان هەموو هۆکارن لە بۆ ئەوەی کەوا پێویستە ئەو شخصە خۆی فحسکە بۆی ئەو کۆمەڵە مەترسیدارە بین نابین پێویستە ساڵێ بەلای کە میزارێک خۆیان فحسکەن هەتا زوو پێشگری بکەین لە ڤایرۆسەکەی نێلیمتە قۆناغی دووەم و قۆناغی سێم بەڵێ دکتۆر ئەو کۆزانین ئەمانە هۆکارێکی سەرەکی بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە بەڵام لە کەسێکەوە بۆ کەسێکی تریش جیاوازی هەیە یاخود بڵێن گواستنەوەی ئەو ڤایرۆسە چۆنە بە چ ڕێگەیەکە بێت ئەوەی کەوا ئێستا زانایان پێشبینیان کردووە تەماشایان کردووە لە 65 ئەو خەڵکانێک کە توش بوون بە ڕێگەی سێکسی توش بوون بە ڕێگەی جنسی توش بووینە ڕێژەی دوومیشکەوە تقریبان لە دەستا 23 تا 25 بە ڕێگەی مخدرات بە ڕێگە و دەرزیانێکەوە بەکاردێنن دەرزی بێهۆشکەرەکان ئەوانە بەڕاستی لە هندستان و لە سین و لە وڵاتان ئەغڵبی بەهۆی دەرزیەوە توش بووینە دەرزی مخدرات و هەندێک زاریشەیە بەهۆی نەشتەرگەریەوە لە هەندێک وڵاتان هەیە نەشتەرگەری کە دەکرێت بۆچی ئێمە پاک و خاوێن نییە نەخۆشەکە فحسی لە بۆ ناکرێت فحسی ڤایرۆسات پێش عملیات ئەو نەخۆشەی کەوا ڤایرۆسی HIV هەیە کاتێک کە دەستێتە عملیات ئەگە بێت و ئەدەواتەکان جوان پاک نەکرێنەوە ئەوانەی لە دوای دەسن ئەغڵبیان تووشی ئەو ڤایرۆسە دەبن یان حلاقەکان ئەگە بێت و موسەکانیان دیسپۆزەبڵ نەبی یان ئارایشگایەکان یان تاتۆیەکان یان لە دایکەوە لە بۆ منداڵ نەقل دەبیتن و زۆر زاریشەیە لە ڕێگەی خوێنی پێکاتەکان لە هەندێک وڵاتن کە کاتێککە بڵتی خوێن وەردەگیرێتن فحسی ڤایرۆسی لە بۆ ناکرێت ئەگە ئەو شخصە ڤایرۆسی هەبێتن خوێن بەخشیتن خەڵکانی دوای خۆی هەموو توش دەکاتن بۆی ڕێگەی جیاوازی هەیە زۆر جاریشە بە ڕێگەی عملیات مەتەن نەخۆشێک جگەری وەرەگری ئی نەخۆشیشتە یان کلێ وەردەگری کلێ نەخۆشێک وەرەگری هەلگری ڤایرۆسەکەی تەمان تووشی و نەخۆشی دەبی یان لە ڕێگەی ددان زۆر جار هەیە مەتەلەن لە هەندێک وڵاتان ئەگەر پاک و خاوێن نەبن یان جیهازی تاقیمیان نەبی ئەو دکتۆرانەیەکەوە ددانی ئینسان دەردەچێشن یان دانی پڕ دەکەنەوە یان دانی مەتەلەن خاوێن دەکەنەوە لەوانەیە خینی لێبێتن ئەگەر بێت ئەدەواتەکانی پاک نەبێتن زۆر بە ئاسانی نەقل دەبی یا ئەدەواتەکانی عملیاتی گشتی عملیاتی خۆمان ئەو چەقوم قەسوشتانێکەوە دکتۆرەکان بەکاردێن ئەگەر بێت و پاک نەکرێنەوە پێش عملیات لە ناو جیهازی ئۆتۆکلیف ئەوی زۆر بە ئاسانی ئەو ڤایرۆسە نەقل دەبی لە بۆ شخصیشتر
کەواتە بەتایبەت لای دکتۆری دەدان پێویستەکە کە هەموو کەس پشکنینی یاخود ڤایرەڵێک بکە بۆی کە زۆر مهمە بکرێتن. دکتۆر ئازارەکانی نەخۆشی ئایدس لە کەسێک بۆ کەسێک ترە گۆڕێەوە زۆر زیاترە بێ یاخود کەمترە بێت. بەڵام ئەگەری چاکبوونەوە لە کەسەکانە چۆنە ینی ئەشێت بڵێن ئایدس دەرمانی هەیە یاخود چاک ئەبێتەوە کەسی توش بوو؟ بەڵێ ئێستاما لە کوردستانی خۆمان لە وەزارەت تەندروستیکەوە ئەو مالو هاتە پرۆتۆکۆل مالو هاتووە لەگەڵ بەغداش تەبان تەنسیقمان هەیە. ئەمە لەو پرۆتۆکۆلەی خۆمان نەخۆشەکانی خۆمان ئەغلبی 6 مانگ جارێک یان ساڵێک جارێک پشکنیان لە بۆ دەکەین بزانین تەندروستیەکەی چۆنە، بزانین کەم خین نییە، بزانین التیاباتی هەیە التیاباتی نییە، پاشان بزانین ژمارەی ڤایرۆسەکانی چەندە. ئەگەر دیتمان ژمارەی ڤایرۆسەکانی بەرەو زیاد بوون دەڕوە 6 مانگ جارێک بەرەو زیاد بوون دەڕوە، یان دیتمان ئەو نەخۆشە بێتاقەت دەبی، یان دیتمان مەتەلەن خۆرۆکە سپیەکانی بەرەو کەمبوون دەڕۆن، ئەمە یەکسەر دەست پێ دەکەین لە نەخۆشخانەی ڕزگاری دکتۆری تایبەتمان هەیە. ئێمە کتابی ڕسمی لە بۆ دەکەین دەینێرێن مستەشفا ڕزگاری لەوە دکتۆری تایبەت تەماشای دەکاتن، پاشان دەرمانەکان بەڕێک و پێچی هەموو 3 مانگ جارێک دێ لای ئێمە وەردەگریتن و علاجی وەردەگری. ئێستا مە تقریبا لە هەولێر 21 نەخۆشمان لەسەر ژیان ماون، 13 علاجی وەردەگرن، سەحەتیشان زۆر باشە. ئێستا نەمان هێشت بگەینە بگاتە قۆناغی ئێدسکەوە لە دەستمان بڕۆن. بەردەوام لەژێر چاودێریکە. دکتۆر کەسانێک هەن ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بن بەڵام بیشارنەوە، ئەمە تا چەند مەترسی هەیە؟ خۆت هەیە لە هەرێمی کوردستان هیچ زانیاریەکی واتان لایە کەسانێکە بێت جیا لەو 21 کە توش بوون کەسانێکی دیکە هەبن هەڵگری ڤایرۆسەکە بن یاخود توش بوون بە ئایدس بەڵام ئاشکرای نەکەن؟ احتیمالە هەبیتن، بەڵام ئێمە ئەو بەرنامەی کردن کە استراتیژی وەزارەی تەندروستی خۆمان ئەمە هەر نەخۆشێک چۆن کەشفەکەین، چۆن دەزانین خەڵک ئایدزی هەیەیان هاوکرد نزگەری ڤایرۆسی هەیە. ئەو نەخۆشە کاتێک کە دەستی پرۆسی زەواز دەکا باسی ڤایرۆسی لە بۆ دەکەن لێ بە دیار دەکەوی، ناتوانین خۆ بشارتەوە. کاتێک کە دەستی خوێن دەبەخشی پێشەوەی خینەکەی بدەنە خەڵکی تر، ئەو خوێنە باسی ڤایرۆسی لە بۆ دەکرێتن، زۆر بە ئاسانی کەشف دەبی. یان ئەو شخصی کە دەستە هەندەران و مەتەن دێتەوە باسی لە بۆ دەکرێت، یان و کەسانەی کەوا دەستنە خارج ئەمە شەهادیان لە بۆ دەکەن، شەهادەی دەولیان ئەوی دەستە خارج مەتەن لە بۆ تیجارەت یان لە بۆ خوێندن، ئەمە فاسی ڤایرۆسی لە بۆ دەکەین بە شەهادەکەش دەنووسین. لێ بە ئاسانی تقریبا دەتوانم بڵێم کەشف دەبی، بەس هەشە احتمالە لە خارج مەتەن خۆی فاحس کردبی کە هەیەی بەڵام خۆشار بیتەوە، بەس ئەوە زۆر کەمە، چون ئێمە هەموو ڕێگایەکمان گرتووە. ئەمە ساڵانە تقریبا نزیکەی 50,000 بت لە خوێن دەبەخشرێت لە هەولێر هەموو فاسی ڤایرۆسی لە بۆ دەکرێت. هاوسەرگیری تقریبا لە مابینی 30 هەتا 40,000 کەس هاوسەرگیری دەکات بە کوڕ بە کچەکەوە تقریبا دەکات 80,000 کەس باسی ڤایرۆسی لە بۆ دەکەین. پێش عملیات هیچ عملیاتێک نییە لە شارەکانی کوردستان نەخۆش عملیات بکرێت بەس فاسی ڤایرۆسی لە بۆ نەکرێت، بۆیە زۆر بە ئاسانی نەخۆشەکان بەدیار دەکەون. باشە دکتۆر ئەو کەسانەی بیانین لێرەن زانین هەڵبەت ڕێژەی زۆر لەکرێت کاری بیانی هاتووە تێرە، ئەوانە چۆنە دۆزرێنەوە ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بن؟ ئەوانە کاتێککە دێن لە مەتار کتابی خاستنە بۆ دەکرێت دەستنە ئیقامەش کتابەچان لە بۆ دەکا ئەو جەچی بەتەنیا چ کۆمەڵ دەسێتە مختبەری ناوەندی خۆمان پێدە مختبەری مرکزی یا مختبەری گشتی پێ دەڵێن، لەوێ لە خلالی 7 ڕۆژان فاسی ڤایرۆسیان لە بۆ دەکرێت. ئەو کەسێک کە ڤایرۆسی HIV هەبوو دیپۆرت دەکرێتەوە، ئەو کەسێک کە ڤایرۆسی HIV و کە بە هەوکرد نزگەری ڤایرۆسی نەبوو ئەوە پێ ڕێنمایی احتیادی ئەمە کتابی لە بۆ دەکەن لە بۆی ئیقامەی پێی دەڵێن ئەو شخصە دەتوانێت ئیشانە بکاتن. بۆیە تقریبا لەوانەیە کە لە دەرەوە دێن کۆنتترۆلمان کردووە ساڵان وەک تازەکە دکتۆر سەرنگ باسی کرد، ئەمە ئەو ساڵ 15 کەسمان کەشف کردیە کە نەخۆشی HIV هەبووە، دایان بیانی بووینە، دووشیان کوردی خۆمان بوونە، سێشیان ئاوارە بووینە، ینی خەڵکی کوردستان نین بەدڵ کوردستان دەژین. ئاوارەکەم بە ئاسانی کەشف دەبن، ئەوانەی بڵێن لە خارج دێن بە ئاسانی کەشف دەبن و ئێمە لەگەری ئیقامەی تەنسیقمان هەیە و کتابیان لە بۆ دەکەین کەوا دیپۆرت بکرێنەوە. باشە دکتۆر ئێوە ئەم ساڵ بۆ ڕۆژی جیهانی نەخۆشی ئایدس چ چالاکیەکتان هەیە؟ پارێزانین کە لە ناو بازاڕەکان و لە ناو سنتەری شاری هەولێریش هەندێک پشکنینی سەرەتایی یەکرا، هاوڵاتیان زۆر هۆشداریەوەیان هەبوو کە بچن پشکنین بکەن و بەلاشیانەوە ئاسی. ئەم ساڵ چیتان کردووە لە کاتێکا کۆڕۆنا زۆرێک لە چالاکی و کارە پزیشکەکانی ڕادەتەوە؟ ئەوەی کە من ئاگادارم ئەو ڕۆژسەعاتدا لە کۆلێژی نەڵج لەوێ پەنەڵێکمان هەیە، چەند برادرێک دکتۆر کۆ دەبینەوە باسی ئەو نەخۆشی دەکەین، دکتۆری باتنیمان لەگەڵ و دکتۆری زەڕەحمان لەگەڵ و دکتۆری مایکرۆبیۆلۆژیمان لەگەڵەوە بەخۆشم بەشدار دەم لەگەڵیان. ئەو وەک ڕێگەیەک لە بۆ هۆشیاری تەندروستی و احتمالە کۆمەڵێکی زۆر لە خەڵکان و لە قوتابیانی زانکۆکان دێن بەشدار دەبن، بەڵام لەوانەش تاقیگەی ناوەندیش بەرنامەی خاصی خۆی هەبی ئەو ساڵ، بەڵام بە شێوەیەکی وابی دەبی تاسیل لەسەر ڕێڕەوی کۆڕۆنای نەکاتن، ینی خەڵکمان لە باتی
بپارێزین زیاتر تووشی نەخۆشی کۆرانایەکەین وەزارەتی زۆر ئاگادار نیم ناتانم قرا بدەمزانام ئەوڕۆ بەرنامەکان چێ لە بۆ بگومان ئەگەری توشبوون بە کۆرۆنا لەسەر و کەسانەی کە هەڵگری HIV زیاترە یاخود بە پێچەوانەشەوە ئەگەر کەسەکە ئەو ڤایرۆسی هەبێت تووشی کۆرۆنا بێ یاخود ئەگەر کۆرۆنای هەبێت تووشیەوە بێت چۆنە ئێمە تقریبان پێش 2 مانگ ئەوانێکەوە نەخۆش HIV هەبوو هەمومان بانکردن کتابی ڕسممان لۆکردن لە مختبەری مرکزی پشکنمان لە بۆ کردن الحەمدولیلا شکر دەرچووکەوە هیچیان نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایان نەگرتووە دەبان بێگومان ئەگەر بێت ئەوانە بە تایبەتی ئەوی لە قۆناغی دووەم و سێمدا بێتن ئەگەر بێت نەخۆشی کۆرۆنای بگری لەوانەیە نەخۆشەکە زۆر بەتونتر دەیگریتن لە خەڵکی احتیادی چونکە لۆ خۆی بەرگری کەم بوویتەوە ڤایرۆسی کۆرۆناش پێویستی بۆ یەکە ئینسان بەرگێکی باشی هەبێتن بەڵام ئەوانەی HIV ئەغڵبیان بەرگریان کەم دەبتە چوو خڕۆکەسپیەکانیان بەرەو تێکشکان دەڕۆن بۆیە زیاتر بەتون دەگری بۆی ئێمە داوایان لێ دەکەن کەەوە هەردوو مانگ سێ مانگ زارێک دووبارە بێنەوە لامان ئەگەر نابخۆمە تەلەفۆنیان لە بۆ دەکەین دێنە لامان و دەیانێرینە مختبەری ناوەندی پاسی کۆرۆنا لە بۆ دەکەین دکتۆر ئەو 21 کەسە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەڵگری و ڤایرۆسان تەنها هەولێر ئامارێکتان لانیە لە هەرێمی کوردستان چەند کەس توش بووە ئەوە لای وەزارەتە چون ڕاستی من بخۆم بەس مەسئولی هەولێرم ژمارە دهۆک و سلێمانی و ئەوانە وەزارەت وەردەگریتە بان هەفتانە و مانگانە و ڕۆژانە ئەوان ئامارەکان لایە مەتەن ئێستاگەر ئەو کاکتۆر خاڵز بەرپرسی ئەو مۆزایە ئەو لەوانەیە ژمارە کوردستانی هەموو لابیت دکتۆر بە شێوەیەکی گشتیش ئێمە نیشانەکانی توشبوون یاخود توشبوانی نەخۆشی ئایدز ببینین کە نیشانەکانی توشبوون بە ئایدز بە شێوەیەکی گشتی بریتە لە پلەی گەرمی کەسی توشبوو بۆ 106 پلەی فەرەنهایت بەرز دەبێتەوە وەجگەلەوە تێکچوونی سیستمی بەرگری لەش و هەستکردن بە ماندوێتی و هەروەها هاڵاوسانی لیمفەگرەکان و دروستبوونی گرێ جگە لەوانە ئازارێکی زۆری قوڵگ و کۆکە و سەرئێشەی توند و هەروەها سووربوونەوەی پێست و سەرهەڵدانی زیبکە لە ڕوخسار و جەستە جیالەوانەش ڕشانەوە و سکچوونی بەردەوام بە ڕێژەی لە سەداسی هەڵەنجەکان زیاد دەکات و هەروەها کەمبوونەوەی کێشی جەستە بە شێوەیەکی بەرچاو و گۆڕینی ڕەنگی نینۆکەکان و ئەستووربوونیان دکتۆر ئەمانەش نیشانەگەلێک بوون کە بەڕێستیشتان ئاماژەتان پێکرد بۆ کەسانی کە توش بوون بابینەوە سەر ئەو کەسانەی کە توش بوون لە ناو هەولێر ئایا ئەو کەسانە هەمویان لە یاخود چ ڕەگەزێکیان زیاتر توش بوون و تیاندایە کە خانمێکی دووگیان بێت بەڵێ لەو 20 کەسێکەوە ئێستا لەسەر ژیاندا ماون لە نەخۆشی HIV لە شاری هەولێر 6یان ئافرەتن 15یان لە ڕێگەزی نێرینەن ئافرەتێکمان هەیە کە ساڵی پێرار پێش 2 ساڵ دووجیان بۆ الحەمدە منداڵەکەی شکر توش نەبووە چونکە منداڵ دەبی 3 فاسی لێ بکە 6 مانگزارێک فاسەکەی ئێمە لە مختبەری خۆمان دەکەین پاشان دێنێرن بۆ بەغدا بۆ مختبەری مرکزی برێن عراق لەوێش دووبارەمان کرد الحەمدە منداڵەکان توش نەبوو دکتۆر ئەگەری توش بوون لە ناو ڕەگەزی مێ زیاترە یاخود نێرینە زیاترە باشە چۆن چارەسەرتان بۆ خانمە دووگیانە کرد بە تایبەت بۆ مناڵەکەی طبعا ئێمە کاتێکە دێتە لامان هەرگری HIV بێتن ئەگەر ئافرەت بێتن پێی دەڵێن لە کاتی دووجانی دەبی 2003 سەرمان لێ بداتن فاحسی لە بۆ دەکەین بزان ژمارەی ڤایرۆسەکەی کەمەیان زۆرە پێویستی بە عیلاسیان پێویستی بە عیلاج نییە تا منداڵەکەی محالە بکەین منداڵەکەی توش نەبێتن چونکە ئەگەر بێت و 100 ئافرەت هەڵگری نەخۆشی ڤایرۆسی ئایدز بی لەوانەیە 25 تا 30 منداڵیان توش دەبن حاڵەتێکی وا هەیە لە هەرێمی کوردستان مناڵێک توش بوو بێ لە دایکەوە پێشتر بێ ئێستامە لەو 5 حالەتی ئەوسا کە کەشفمان کرد حالەتێکمان هەیە کوردێکی خانەقینە لە هەولێر دەژی ئەوە خێزانەکەی ئێرانی هەڵگری ڤایرۆسی منداڵەکەی توش بوو منداڵێکی توش بووە ئەگەری چاکبوونەوەی هەیە یاخود دەرمان ئەویش بە هەمان شێوە دەرمانی هەیە بەڵام دەرمانی منداڵان ئەغڵبی حەبوو ئەو شتانە نییە کەپسول نییە لەوانەیە شروعی بدرێتێ بەڵام ئەوش دەبی متابعی بکەین هەر 3 مانگزارێک فاسی خڕۆکەسپیەکان لە بۆ دەکەین لەگە ژمارە ڤایرۆسەکان مەتێستی علاجمە نەداوەتی لەبەرەوەی دەمانێت پاشەش مانجت کە لە بەغدا دیسان فاسەکەی لۆ دووبارەکەینەوە بزانانی ژمارە ڤایرۆسەکانی کەمەیان زۆریان لای خۆمە دووبارە دەکەینەوە ئەگەر ماش ژمارە ڤایرۆسەکانی بەرەو زیادبوون دەڕوا و تەندروستی بەرەو خراپبوون دەڕوا ئەویش علاجەکە لە بۆ تەرتیب دەکەین
بەڵام لە بۆ گەورەکان ئەمە 13 کەسمە علاجی وەردەگری زۆر بەڕێک و پێشی الحەمدوللا تا ئێستا هیچیان نەگەیشتنە قۆناغی ئایدز پێشتر هیچ حالتێکی مردن هەبوو بە ئایدز لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ساڵی پار نەخۆشێک کوردێکی خۆمان هەولێر لە تورکیای دەژیا لە ئەوروپای بوو دوای هاتە تورکیای پاش ئەوەی کەەوە وەزعی تەندروستی خراپ بووم تورکیا دیپۆرتی کرد هاتەوە کوردستان تقریبا 3 مانگ نەژیا لە کوردستان فاتی کرد بە نەخۆشی HIV. دکتۆر ئیبراهیم تاهر پسپۆری نەخۆشیەکانی بە کۆمەڵ ئەمڕۆ لەگەڵ ما بووی زۆر سوپاس بۆ زانیاریەکانە دووبارە بەخێر هاتی. زۆر سوپاس. بەڵێ ئێستاش بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی هەموو کوردستان ببینین بزانین چ گۆڕانکاریەک بەسەر پلەکانی گەرمادا هاتووە. زۆر کەس لە جیهان بە تایبەت لە ئەو وڵاتانی کە هێشتا شارستانیەتیاندا زۆر گەشەی نەسەندووە کاری گواستنەوەی کاڵا و کەلوپەلەکان بە عەرەبانە دەکەن ئەوەش هێزێکی زۆری باسووی ئەوێت بۆ هەڵگرتنی ئەو عەرەبانەیە ئەوەی بتوانێت ئەو کارە بکات پێویستەکە زۆر بەهێز بێت بەڵام ئێستا لە کینیا بۆ ئاسانکاری هاوڵاتیان عەرەبانەیە دروست دەکرێت کە بە کارەبا کار دەکات ئەوەش کاسبکارانی دڵخۆش کردووە ئەنی تا ڕادێک پێشکەوتنەکانیان گەشتەوەی کە عەرەبانەکان پێویستی بە هێز و ماندووبوونی زۆری مرۆڤەکان نەوێت با ببینین بزانین چۆنەوە عەرەبانان. بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەت لە وڵاتانەی توانای داراییان باش نییە و داهاتی تاک وەک پێویست نییە بە عەرەبانەوە کاری گواستنەوەی کەلوپەل دەکەن و بژێوی ژیانیان دابین دەکەن. لە کینیا خەڵکێکی زۆر ئەو کارە دەکەن ڕۆژانە بەناو قەرەباڵغی و جانجاڵی شاردا عەرەبانەکەیان پاڵ دەدەن و ڕۆژگاریش پاڵ بە ئەوانەوە دەنێت. زۆر ماندوو دەبین چونکە زۆرینەی کاتەکان ڕێگا و شەقامەکان قەرەباڵغن و شەقامەکان تێک چوون دەبێت بەهێزی دەست و بازومانەوە پاڵ بە عەرەبانەکەمانەوە بنین ناچارینەوە بکەین چونکە بژێوی ژیانمان لەسەر ئەو کارەیە. زۆر جار شۆفێری ئۆتۆمبیلەکان لێمان تووڕە دەبن بۆیە تەواو بێزار دەبین لەگەڵەوەژ ناچارین.
ئەو عەرەبانانەی لە شاری نایرۆبی پایتەختی کینیا کاسبکاران کاری ڕۆژانەی پێدەکەن و کاڵا قورسەکانیان پێدەگوازنەوە لە کەلوپەلی کۆن و تەختە دروستکراون ئەوەش کاسبکاران زۆر ماند و هیلاک دەکات بەڵام ئێستا جۆرێک لە عەرەبانەی کارەبایی تایبەت بە گواستنەوەی کاڵا و کەلوپەلەکان دروست دەکرێت کە کاری ئەو کاسبکارانە ئاسانتر دەکات و لەلایەن کاسبکارانیشەوە پێشوازی لێ دەکرێت و دڵخۆشن بەو داهێنانە. ئێستا وەک جاران پێویست ناکە عەرەبانسیەکان نیگەران بن چونکە داهێنانی ئەم عەرەبانە وا دەکات بەکارهێنەران پێویستیان بە وزەیەکی زۆر نەبێت بۆ بەکارهێنان هەروەها بارگاویکردنی ئەم عەرەبانەیە ئاسانە و بۆ ماوەیەکی زۆر دەتوانرێت کار بکات. عەرەبانەی کارەبایی دەستی بۆ گواستنەوەی کەلوپەل و پێداویستیەکان دۆستی ژینگەی و نرخی کڕینی بۆ کاسبکاران گونجاوە هەروەها بارکردنی کاڵاکان لەو عەرەبانەیە بەراورد بە عەرەبانەکانی دیکەی کلاسیکی ئاسانترە و خێراتر کارەکە ئەنجام دەدرێت هاوکات لە شەقامەکانیشدا باشتر ئاڕاستە دەکرێت و کاری گواستنەوەی پێدەکرێت. هەنگاوەکانی لیبیا مێشهنگەکانیان لە ناو دار و باخەکانی یەکێک لە چیاکانی وڵاتەکان پەروەرداکەن. ئەوان هەنگاوانەکان بوونەتە ئەم کارەکان بۆی کە سەرچاوی بژێوی ژیانیان بدۆستنەوە و ئەو هەنگانەش بوونەتە سەرچاوی دابینکردنی هەنگوین بۆ هەموو لیبیا. هاوکات بەهۆی پشتیوانیەکانی حکوومەت بەرهەمی هەنگوین لە وڵاتە زیادی کردووە بەڵام لەگەڵ هاتنی وەرزی سەرما و زستانیش مەترسی لە ناوچوونی مێش و بورهەنگەکان هەیە. باژارê Mercê Çiyayî li Lîbya yek ji çavkaniyên sereke ye ji bo dabînkirina hengivîn li Seranserê Lîbyayê. Li vir di nava dar û baxan de kewarên mêşê hengivîn tên veşartin û bi piştevaniya hikûmeta Lîbyayê mêşvan kar li ser zêdekirina berhemê xwe dikin. Sererayê hebûna siruşteka alîkar ji bo îzêdekirina hengivîn lê dîsan jî gefa nemanê li ser mêşên bajarê Merc heye û digel destpêka zivistanê ji her salekê nexweşî di nava mêşan de belav dibe. ڕاستی نەخۆشیە کوژەر ساڵانە دناو مێشان لە ڤر بلاو دەبە ئەو ژی نەخۆشیە ئەکزیمایە بە مخابنی ڕۆژ بڕۆژ هێژمارە مێشان کێم دەبە. Hebûna nexweşiyên mîna, egzîma û çendîn nexweşiyên din berhemê van mêşvanan ji hingivînekî bi sûd kêm kiriye û hin ji mêşvanan heya niha nêzîkî 105 kewar ji dest dane. ji bo parastina mêşên xwe heya niha beriyên kevneşopî hewla parastina wan didin. Hin mêşvan 105 kwar di werzê de ji dest dane. حکوومەتê çend corên dermanan jî ji me re dabîn kirine lê heya niha me nexweşî bi yekcarî kontrol nekiriye. Ji ber hebûna nexweşiyan di nava mêşên bajarê Meric ku yek ji deverên herî girîng ku salane berhemê Lîbya ji hingivînê dabîn dike û bilindbûna nirxê hingivîn li Lîbya xelk neçar kiriye. Berê xwe bidin kirîna hingivên biyanî. Reşa Barzan, Kurdistan 24. بەڵێ بینیمان کە هەنگوین لە هەموو وڵاتێک چ نرخ و بەهایەکی هەیە و چۆن بووتە سەرچاوێکی باشی ئابووری لەگەڵیشتدا چەندین کەس جگەلەوەی کە وەکو کارێک ئەیکەن وەکو پیشەیەک ئەیکەن لەگەڵیشدا حەزێکیان هەیە چونکە هەنگوین لە هەموو جیهاندا بە خواردنێکی زۆر بەسوود و بە نرخیش دادەنرێت. ئێستا ڕوودەکەینە لای پامنێرانمان. هێرۆ مەولودیم لەگەڵ دەبێت لە هەولێرەوە بزانین ئەمڕۆ هێرۆ چی بۆ ئامادە کردوین. بەیانیت باش هێرۆ ڕۆژت باش و ئەژدام کە ئەمڕۆ جشنی لەدایکبوونی توێ هێرۆ پیرۆز بێ بە هیوای تەمەندرێژی و کاری باشتر و هەمیشە ئەزانین کارەکانی پێشووترە زۆر جوان بووە بۆیە بەردەوام چاومان لە کاری باشتر و جوانتریشە هەم بۆ ڕۆژ باش و بۆ کوردستان 24 دووبارە پیرۆزە و لەنا ئەو گوڵانە شای بزانین لەکوێی چ شوێنێکی جوانت هەڵبژاردووە. زۆر سپاس هاژی جان ڕۆژی تۆ و بینەرانی کوردستان 24 باش زۆر سپاس دەکەم بۆ پیرۆزبایەکەت. بێگومان تو ئێستا باسی هەنجوینت کرد هەنجوینیش لە گوڵ دروست دەکرێت
یەکە لە سەرچاوە سەرەکیەکانی هەنجین گوڵا بەڵام ئەمجارە و گوڵانەنێکە لە ناو سروشتا بە شێوازەکە بە شێوازی سروشتی هەنجینی لێ بەرهەم بێ داهاتوونێتە ناوێکی گلا گوڵفرۆشەکانی شاری هەولێر بەسپاس لە شێوازی بەخێوکردنی گوڵ بە تایبەتی لە وەرزی زستانە دەکەین هەندێک گوڵ هەیە لە ناو ئاپارتمانە هەندێک گوڵ هەیە لە ناو باخچەدا دەتوانێت کە بۆ وەرزی زستان ڕای بگریت و ئاگاداری بی ئەوەی کە ئابینی کۆمەڵی گوڵی سروشتی لێرە خاوەن گوڵفرۆشەکەش کاگرەبازە کە لێرە کاگرەبازە گەبێتە ئێرە با بچینە ناو گوڵەکان یەکسەر بەیانیت باش ڕۆژت باش باش بەخێر بێن سەر و سەرچاو باز با بچینە ئێرە ناو گوڵەکان یەکسەر زستان شێرە زۆر ساردە بۆ هاوین ئێرە زۆر خۆشە نەمزانی هاوین داهات ساردە ئێرە بۆ هاوین خۆشە بەس بۆ زستان ساردە وایە وەڵا ساردە ئێستا کاگرێباز ڕاگررتنی گوڵەکان بە تایبەتی لە وەرزی زستانە تا چەندە گرینگە و تا چەند کامانە گوڵ زیاتر لە وەرزی زستانە دەمێنێتەوە هەندە زانیاری بدەین بە بینەران بە تایبەتی ئەم گوڵانش بۆ ئەکرێتە چەپکە بە دیاری ئەدرێ بە خەڵک بەڵام هەندێک گوڵی دیکەشە لە ناو ئاپارتمانە یاخود لە ناو ماڵە ڕادەگیری ئەمانە چۆن ڕادەگیرێ بە تایبەتی بەخێوکردنیان لە زستان بەخۆی ئەو گوڵانە جۆریان زۆرە ئەوانەی کە لە زستاندا بەکاردێ بەشی زۆری ئەو گوڵانن کە بۆنیان هەیە مەسەرەن مەریەمە شەو بۆیە لیلیۆمە گلایۆلە ئەوانە زستانیان بینەران دێ بۆی ناوەکانیش بزانن ئێستا ئەویان گلایۆلە زستانان زۆر باشە لە بۆ ئەوەی بەکاردێ سەر مردو و جەنازە و مناسەباتی ماتەمینی و ئەوشتانە بەکاردێ زیاتر لە زستانان دێنرێت بۆ کوردستانەوانە لە زستانان دەبینێتەوە لە هاوینان ناتوانانی ببینێتەوە شەوبۆ هەیە مەریەم هەیە لیلیۆم هەیە لیلیۆم لە زستانان باش دەمینێتەوە و ئەو گوڵانەش بەشی زۆری ئەگەر بتەوێ بمینێتەوە چالاک بی لە ماڵدا هەر چەپکە گوڵێکە دروست کرد هەر سەبەتە گوڵێکە دروست کرد ئەبێ ڕۆژانە بنی ببڕی بیهاوێتەوە ناو ئاو دەمینێ هەتا 20 ڕۆژ 25 ڕۆژ دەمینێ بەڵام گوڵی ماڵ ئەو گوڵانێک کە لە ماڵی دادەنێن با بڵێن دار گوڵی جوانکاری ئەوانەی کە بۆ جوانی دادەندرێن لە ماڵ ئەو گوڵانە ئەبێ هەفتەی ڕۆژێک ئاو بدرێ یان 15 ڕۆژ زارێک ئاو بدرێ هەتا زۆر ببینێتەوە لە ماڵەوە بەڵام ئەوانە ناوانە کەتکراون کاتین بەڵام زۆر ئەوانەی کە لە هاویندا هەیە لە زستاندا هەیە مۆدیل و جۆریان زۆرە باشمە پێش لەگە گۆفرۆشێکە قسەم کرازم هاژش لە بیری مابێ دیکومە لەگە گوڵەکانمان قسە دەکەم یاکو بە قوربانستە دەقەی دەبێت گوڵە جوانەکەم گوڵە ناسکەکەمەوە بووە سیزوەوە تا چەنە کاریگەری وەکو گۆفرۆش گوڵ ڕعیەتێکی جوانی هەیە لە بۆ مرۆڤ لە بۆ نەخۆش لە بۆ ئەو کەسێک کە دەچێکنی مەسەلەن زۆر زاری وایە هەیە دەچەپکە گوڵێک دەچی لە بۆ لای نەخۆشێک ئەو نەخۆشە دڵی پێ دەکرێتەوە ڕاستەوە وەخش لە خۆی داقسەکرد نەکات چونکە گوڵ ڕعیەتی هەیە جوانێکی تایبەتی هەیە کە دەچی بۆ لای هەر کەسێک گوڵی لە بۆ دەبێت ئەوانەی کە پۆستی وەردەگرن ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە سەردانی دەکرێن ئەوانەی کە پێشوازیانی دەکرێت زۆرن ئەو گوڵانێکە لە بۆ خەڵکی دەڕوا بۆیە خەڵک دەڵێ گوڵ قسەی لەگە دەکرێت ئەوێ جوانەکەیەتی باشەویست و داخوازی خەڵک چۆن ئێستا لەسەر گوڵەکان ئەم گوڵانە زیاتر وەبزام داخوازی لەسەر خەڵکێکی زیاتر ڕۆز دەناسن کە بەناوبانگە بۆ هەموو بۆنەکانیش بەکاردێن لە خۆشیە لە توام لە بۆنەکان دیکە بۆ لای نەخۆش زیاتر بەکاردەوە نیە بەخۆی گوڵ زۆری زۆرە بەڵام ئەو گوڵی کە زۆر بەناوبانگە ڕۆسە ئەمە گوڵە باقی خۆمانی پێ دەڵێن ڕۆسە ڕۆز زۆر بەناوبانگە ڕۆزی سوور هەیە ڕۆزی سپی هەیە ڕۆزی سوور لە بە خۆشەویستی بەکاردێ ڕۆزی سپی لە بۆ ئاشتی و خۆشی و برادایەتی بەکاردێ و جارە ڕەنجیان زۆرە هەر ڕەنگە و بۆ بابەتێک بەکاردێ لە فەسلی ئێستا کە دەچینە ناوزستان سوور سپی گوڵەکی تایبەتە خەڵک خواستی زۆر لەسەر دەبیتن بەرەبەرە دەچین ناو ڕۆژی خۆشەویستی وانە ئەمە ئامادەکاریمان کردووە لەسەر ڕۆزی سوور کە ڕۆژی سوور زیاتر بەکاردەی لەو فەسلانەدا خۆش بە کاکتە بە سپاس بۆ زانێرەکانن هاژە ئەوەی کە ئاماژی پێکرد زۆری گوڵەکانی پێ ناسانی بە تایبەتی ئەو گوڵانی کە بۆ چ بۆنە و مناسبەیەک زیاتر لە کوردستان بەکاردێ و نەوعی گوڵەکان ئاگاداری گوڵەکان بە تایبەتی قسەکردن لەگەڵ گوڵەکان منش بۆ خۆم زازار لەگەڵ لە ماڵە لەگەڵ گوڵەکان ما قسە دەکەم وەکو ئاماژەی پێکاوانش ڕۆحیەتیان هەیە پێویستیان بە قسەکردن هەیە ئەمە بوو باسەکەی ئێمە لەسەر گوڵ و باسکردن لەسەر گوڵی سروشتی ڕاگررتنی لە وەرزی زستان بە شێوازێکدا دەبێت لە فەسلی سەرمایە لە فەسلی هاویدا ئێرە زۆر سار بابێنە دەرەوە هیوادارم کە ڕۆژ و کاتێکی خۆش بێ بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24 کە کات و ساتێکی خۆش بەسەر بن
بێگومان هێرۆ تۆ هەمیشە لە زمانی گوڵەکان زانی ئەو گوڵەش پیرۆزت بێ کاکەوە دیاریشم وەرگە بە بۆنەی ڕۆژ لە زۆر سپاس مەمنونم. هێرۆ بێگومان شایانی ئەوەی هەرچەندە ئێستا ئەبێتە پێ هەڵدانێکی زۆر پێوەڵێن بەڵام بێگومان تەواوی ئەو گوڵانە دەگەر بۆ کۆکەینەوە شایانی و پیرۆزیشت بێت چونکە ئەمڕۆ ڕۆژی تۆیە دووبارە تەمەندرێژ بیت هێرۆ سپاس بۆ ئەو گوڵە جوانانە کە بەم بەیانیە تۆ پیشانی ئێمەدا. ئێستا بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان ببینین ئەزین چەند ڕۆژێکە گۆڕانکارێکی تەواو بەسەر نرخ و بەهای دراوەکانیشدا هاتووە زێڕیش بەشێکی بەرچاو بەرز بۆتەوە نرخەکەی کە $100 ئەمریکی سەرەتا لەوە دەست پێ بکەم 125,100 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 150,000 دیناری عێراقیە و 100 پاوەندی بەریتانی 166,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 16,600 دیناری عێراقیە 100,000 تومەنی ئێرانیش 5,100 دیناری عێراقیە جگە لەوانە مسقالێک زێڕی عیار 24 355,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 313,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 267,000 دیناری عێراقیە. هەندێک پیشەی دێرین هەن کە لە جیهاندا بەرەو لە ناوچوون دەچن و شوێنەواریان بەرەو کاڵبوونەوە دەڕوات بەڵام کەسانێک کە خاوەن پیشەکان هێشتا بەردەوامن و پارێزگاری لێ دەکەن. لە بەرزایی چیاکانی ئۆکرانیا کارخانەیەکی ئاسنگەری مێژوویەکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 250 ساڵ پێش ئێستا. تەواوی کارگەکە بەدار دروست کراوە وەک خۆی ماوەتەوە ئەوەی بووەتە جێگەی سەرنجی خەڵکی ناوچەکە و گەشتیارانیش ئەو کارخانەیە بە جۆگەیەکی ئاو کار دەکات. وزە و کارەبا وزەی یاخود وزە و کارەبا لە ئاو وەردەگرن و ئاسنگەرانیش زیاتر لە 35 ساڵە لەو کارخانەیە کار دەکەن. هەر ئاسنگەرەکان گۆڕاون ئەگەرنا کارخانەکە و خۆی ماوەتەوە. کڵپە و بڵێسی ئاگری ناو کوورەکە پارچە ئاسنەکان جۆش دەدات و هێز و وزەی ئاوەکەش شێوەی جیاوازیان پێدەدات. لە بەرزایی چیاکانی کارپاتی ئۆکرانیا لە ناو کارگەیەکی دێرینی ئاسنگەری چەکوشێکی گەورە دەست دەکات بە لێدانی پارچە ئاسنە گەرم کراوەکە تا شێوەیەکی خوازراو بدات. کارخانەی ئاسنگەریەکە بۆ چەندین سەدە وەک پیشەیەکی نەریتی ماوەتەوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 250 ساڵ پێش ئێستا. بەهێز و گوڕی ئاوەکە چەکوشی کارگەکە دەجوڵێت و کار دەکات. جگە لە ئاسنگەرەکان هیچ شتێک لێرە نەگۆڕاوە کە بە هێواشی کەم بوونەتەوە و ئەو پیشەیە ناکەن. ئێمە لێرە هیچمان نەگۆڕیوە چونکە مەحاڵە لەبەر ئەوەی هەموو کەرەستە و کەلوپەلەکان لە داری بەڕوو دروستکراون و بەهێزن ئەم دەستکی تەورەی من بێکەم جارە لە ساڵی 1985 دروستکراوە و بەکارمێناوە. لە نزیک کارخانەی ئاسنگەریەکە ئاو لە جۆگەکەدا تا 8 مەتر سێجا کۆکراوەتەوە کە بە چەرخەیەکی گەورە ئاوەکە جوڵە دروست دەکات و چەکوشە 150 کیلۆیەکە دەجوڵێنێت. لەو ڕێگەیەشەوە ئەم ئاسنگەرانە دەتوانن وزەی تەواوی کارە باش بەدەست بهێنن بۆیە دەتوانن کارەکانیان بەباشی ئەنجام بدەن و هەمان خاکە ناز دروست بکەن کە سەدەیەک لەمە و بەردروست کراوە. ئەم کارە بۆ من قورس نییە من ڕاهاتوم بژێوی ژیانمی لەسەر پەیدا بکەم یاریدەدەرەکان بۆ هەر پارچێک کە دروستی دەکا $5 دەست دەکەوێت منیش $7 دەست دەکەوێت بۆ هەر پارچەیە هەروە مۆزەخانەیەک هەیە کە هەندێک لە بەرهەمەکانمان لێ دەکڕێت کە دروست کراوی ئەم کارگەیە ئاوەیە. پیشە دێرینەکانی جیهان ئەگەر چی بەرەو لە ناوچوونیش بچن بەڵام کەسانێک هەن گرنگیان پێدەدەن و دەیکەنە بەشێک لە کولتور و شوێنەواری ڕەسەنایەتی ئەو ناوچەیە. کارخانەی ئاسنگەریەکەش لە ئۆکرانیا جگە لە بەرهەمهێنانی کەرەستەی کشتوکاڵی و چەندین بەرهەمی جیاواز بۆتە شوێنێکی سەرنجڕاکێشیش کە گەشتیاران ڕووی تێدەکەن و لە نزیکەوە مێژووی پیشەسازی و ئاسنگەری سەدەکانی ڕابردوو دەبینن. دوێنێژبینیمان کە ئاشێکی مێژووی لە رووسیا بوو کە ماوەی 300 ساڵ ما بۆ هێشتا و خۆی ئەویش بە هەمان شێوە لە تەختە دروستکرا بوو پێدەچێت ئەو شوێنانی کە بە کەرەستی سروشتی دروست دەکرێن کاتێکی زۆر بمێنەوە و ئەبنە شوێنەوارێکی گرنگ و دیار بۆ ناوچەکانیان. ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و خۆپارێزی تونتر دەکەن.
هەروەها ژمارەی توشبوانی کۆرۆنا هێشتا لە وڵاتانی ڕۆژئاوا بەرز بووەوە. زانین کە ڕێژێکی زۆر لە وڵاتان هێشتا لەم ڕێکارانەدان و لە چونکە زۆرینەی وڵاتانی ئەوروپا لە ڤایرۆسی کۆرۆنادا زۆر ینی ئامارەکانیان تێپەڕاندووە و زۆری خایاندووە. ئێستا شەقامە سەرەکیەکانی پاریس کە بە ڕێژێکی زۆر لە گڵۆپەکان ڕازێنراونەتەوە و زۆر جوان هەموو ئەو شەقامانەیە خودت ئەو بازار و شوێنانەی کە پێشتر لە نزیک سەری ساڵدا ئاپۆڕایەکی گەورەی گەنجانی لێبووە ئێستا بە خامۆشیە بینرێت یاخود کەمتر قەرەباڵغی لێت تەنها ئامادەکاری بۆ کراوە. هەر کاتێک لە سلێمانی پێداویستیان کەلوپەلێک دەستکەوێت ڕاستەوخۆ پێ دەڵێن سەردانی دارسوتاوەکە بکە چونکە لە دارسوتاوەکە هەموو کەلوپەلێکی لێیە. دارسوتاوەکە ئەکەوێتە دامێنی گەڕێکی کانێسکان لە کۆندا دەشتێکی چۆڵ بوو و لە سەردەمی ئینگلیز و عوسمانیەکانیشدا مەیدانی ئەسپسواری و شوێنی مەشقی سەربازی بووە. ئێستا هەر پێداویستیەکە بوێ لە بازاری دارسوتاوەکە بە نرخێکی گونجاو هەرزانیش دەستەکەوێت. هاوکارمان ئارام بەختیار فیچەرێکی لەسەر ئەم بازارە بۆ ئامادەکردوین با بەیەکەوە بچینە ناو بازاری دارسوتاوەکە و پیاسێکی سلێمانی بکەین. ئێرە مایانی دارەکە بوو لە ساڵی هەشتاکانە مای دارەکە بوو خەڵکی داریە فرۆشتی دارە ڕاوشتیوە ئیتر سوتا کە سوتا بە چەند مدەدێکی زۆر کوژایەوە کە کوژایەوە ئیتر کردیان بە مەزاخانە کردیان بە مەوقعی پاس کردیان بە گەراجی چوارتا و شارباژێر دوای ئەوە کرا مەزاخانە وردە ئەجا دکراوە بە حکومێک کە پاسەکان هاتن بۆ ئێرە حەچی گەڕێکی شاری سلێمانی لە 180 ڕۆکن ئێرە قەڵەباقی هەمووی لێرێ. ئەمانە کە ئەفرۆشرێن شتی قەدیمی زۆرتیایە ئاسەواری کۆن ئینی باوباپیرانیان خەڵکی هەیە بەدوای ئەشتە کۆنانە ئەگەڕێن یادی کۆنێ پێەکەنەوانێ وەکو قاپی ئەشیای ناوماڵ بە ئام شتە جوانەکان خەڵکی ئێستا ئینی ئەواکەن ئینی ئێستا هەمووی عادی و خراپی. ئێستا بۆ نمونە تۆجی تاقمی مەجۆڵەکەی بە 35,000 کە ئەیفرۆشتەوە و پارێ ناکە مەجبورە کابرا لێرە بێ بارزانتر کەی بە هەرزانتر خەڵکێکە کەم دەرامەتە ئەچە بەدوای هەرزانەکە ئەگەر شی کۆنی ناوێت. ئەوشتەی لە بازار دەست ناکەوێت لێرە دەستەکەوێت هەمووی ینی نیوداشەیە تازەی تایە بازارێکی فەقیریشی تایە هەموو شتێک لەم بازارڕە دەسەکەوێت ئەچی سیر لە مەخزنەکان بە بازاری خوارەوە لە جادەی کاوە جادەی مەولەی ئەو ناوانە شتی گرانە یان لێرە بە شتێکی نیوداش دەستیان نەکەوێت
ئیشەکەشیان بەڕێوە بە ئەوەی مەسەلەکە. سلێمانی ئاوادان پایتەختی کوردستان هەولێری ڕەنگین و دهۆکی دەلال و هەڵەبجەی ئازیز هەمیشە ئاوادان بێت. تۆی بینەر لە هەر شوێنێکی ئەم جیهانی یاخود هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستانی هەمیشە چاود لەسەر شاشەی کوردستان 24 بێت تا بینەر و بیسەری هەموو زانیاری و بابەتێکی هەندێکان و ناوخۆیەکانی بێت. تا سبەینێ ئەگەڕێمەوە لاتان هەر شاد و سەرکەوتون.